ئامادەبوانی هێژە هەموو لایەکتان بەخێر بێن و هیوادارین کاتێکی سوودمەند لەگەڵ ناوەڕێکی ئەم سمینارە بەنەسەر کە فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکان لەگەڵ پەرتوخانەی کوردی سازی کردووە. کولتوری کۆمەلگا و ڕەهەندە جیاوازەکانی لە پەرتووکی نووسەرانی کووردا و کاریگەری کولتور لەسەر نووسەر دوو مژاری سەرەکی ناو سمینارەکەی ڕێواز ئەحمەدی نووسەری کورد بوون. بێگومان کولتور پێناسەی جیاوازی هەیە، بەس ئەوەی کە ئێستا ئەمەوێ من لێرە باسی بکەم ئەتوانم بڵێم کەوا کولتور سیستەمی بیرکردنەوە و سیستەمی ژیانە لە کۆمەلگایە. کولتور باس لە چۆنێتی ژیان پەیوەندیەکانی مرۆڤەکان، چۆنێتی جل لەبەرکردن، چۆنێتی نان خواردن، هەڵسوکەوتکردن لەگەڵ یەکە، دابوو نەرێت. لە هەمان کاتا کولتور شتێکی مردوو نییە، بەڵکو شتێکی زیندووە بەردەوام لە گۆڕاندایە. چی وا ئەکا کولتور بگۆڕێ؟ دیارە کۆمەڵێک کاریگەر هەیە کار ئەکاتە سەر گۆڕینی کولتور کە ئەویش پەیوەندی بە سیستەمی ئابووری سیاسی کۆمەڵایەتی ئەو وڵاتەوە هەیە. هەندێ کولتور لە هەموو کۆمەلگەکانە دوو لایەنی هەیە، لایەنی باشی هەیە و لایەنی خراپی هەیە. هەنێ لایەنی هەیە کە گرنگی ئەدەن بە بەهاکانی مرۆڤ، ئەو لایەنانە لایەنێکی نەمرن و بەردەوام ئەبێنەوە لە کولتورە، بەڵام بەپێی گۆڕانی کۆمەلگا بەپێی ئەو قۆناغی کە کۆمەلگاکە پێی تێپەڕیوە ئەو لایەنانە ئەگۆڕێ. بۆ نمونە ئەگەر ئێمە سیری کولتوری کوردی بکەین، زۆر شت هەیە لە کولتوری ئێمەیە ئەتوانم بڵێم کە گۆڕاوە و هەنی شتیشێ وەکو خۆی ماوەتەوە. کولتوری کوردی کولتورێکی دەوڵەمەندە و تایبەتمەندی گەلی باشی تێدایەکە لە بەرژەوەندی تاکی کورددایە. کاریگەری وڵاتانی دراوسێ و تێکەڵاوکردنی ئاین و سیاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا چەندە کاریگەری لە پێکێنانی ئاڵوگۆڕ لە بواری ئەرێنی و نەرێنی لەسەر کولتوری کورد بووە. کولتوری کوردی ئێمە کەوتەتە ژێر کاریگەری نەتەوەکانی دراوسێمان. بۆ نمونە کاریگەری نەتەوەی تورک، عەرەب، فارس زیاتر بووە لەسەر کولتوری کوردی، بۆ لەبەرەوەی تێکەڵاوێکی زۆر زیاتر هەیە، سنوورکرانەوەیەکە لە بینی ئێمە و نەتەوەکانی ترا. مەسەلەی ئاین بە شێوەیەکی زۆر زەق کاری کردوتە سەر کولتوری کوردی. زۆر شت هەیە کە لە کولتوری کوردیان نییە، لە کولتوری کوردیان نەبووە، بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کەوا ئاین لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی ڕەوتێکی سیاسی لە خۆ گرتووە، کە ئەم ڕەوتە سیاسی لە خۆی گرتووە وردە ئەو شتانە بە شێوەیەک لە شێوەکان بڵاوەکەنەوە لە ناو کۆمەلگا، لە سەرەتاوە لەوانێت چەند کەسێ بیکە، دوای ئەوە کۆمەڵی خەڵکێکە، دوای ئەبێتە دیاردەیە، کە بۆ دیاردەیەک ئەبێتە چی؟ ئەبێتە بەشێک لە کولتور. بۆ نمونە لە ساڵانی حەفتاکانەوە مەسەلەی خۆ پێچانەوە ئەوەندە نەبوو لە کوردستانە، خۆ داپۆشین ئەوەندە نەبوو، بەکارهێنانی عەبا ئەوەندە شتێکی زۆر کەم بوو، تەنیا ژنە بەتەمەنەکان ئەیان کرد. بەڵام ئێستا ئەگەر بڕۆی سیری کوردستان بکەین، لە هەرێ ناوچەیە دانەدانە کچی گەنج ئەبینی کە خۆی نەپێچاوەتەوە. ئەگەر بگەڕێنەوە بۆی بزانی ئەساسی ئەم کولتورە لە ناو کوردەواریە هەبوو یاننا، ئەگەر بگەڕێنەوە بۆ گوندەکانی کوردستان، خەڵک مەسەر ژنە پیرەکان بە سەرپۆشێکی سپی جوانیان ئەدا بەسەر سەریانە و تەواو. یعنی ئەوە نەبوو کە شتێک ئەبێ خۆت عەبایەک بدەی بەسەرتا یا خۆت بپێچیتەوە. بەڵام ئەگەر ئێستا سیری کوردستان بکەین، مەسەلەی خۆ داپۆشین بۆتە بەشێک لە کولتوری ئێمە. نەک تەنیا سەرپۆش ئەدەی بەسەرتا، بەڵکو ئەو جل و مانتۆشتانی کە لە دووبەی و لە وڵاتانی عەرەب و سعودیا هەیە وردە هاتوۆتە ناو کوردستانەوە، وات لێ هاتۆ کە ئەچیتە کوردستان هەستناکە ئەمە وڵاتی تۆیە. و لە هەمان کاتە وای لێ هاتووە کە ئەم لایەنە بێتە پێوەرێک بۆ نرخدانان بۆ کەسەکان. بۆ نمونە ئەگەر تۆ کەسێکی سفور بی، جلێکی مەدەنیت لەبارەی بە خەڵکەکە بەنەوەیکی کەس سێردەکە، کە ئەوەش لەوانەیە وانە بێ. یا ئەگەر مانتۆت بەسەرەوە بێ خۆت داپۆشی بێ وەکو سعودیەکان، ئەوە کەسێکی بەڕێزی، ئەوەش پێوەر نییە. کەواتە لێرە لە ڕێگەی هاتنە ژوورەوەی هەنێ دابوونەرێت لە نەتەوەکانی کەوا بە تەئسیری، بۆ نمونە
ئیسلامی سیاسی وای کردووە وردە وردە ئێمەی دوورخستۆتەوە لە کولتورەکەی خۆمان. هەر تاکێکی کۆمەلگا پێویستە بۆ پاراستن و پەرەپێدانی لایەنە باشەکانی کولتوری وڵاتەکەی هەوڵ بدات. بەڵام دەسەڵاتی سیاسی هەر وڵاتێکیش نەخش و ڕۆڵێکی گرنگ و سەرەکی دەبینێ لە پاراستن و برەودانی کولتوری وڵاتەکەی. ئێمە چی بکەین بۆ ئەوی بتوانین کولتوری خۆمان لایەنە باشەکانی کولتوری خۆمان بپارێزین. بێگومان دەسەڵاتی سیاسی وڵات دەورێکی زۆر گرنگی هەیە لە سنووردانان، بۆ نەک تەنیا سنووردانان بەڵکو میکانیزم دانانی میکانیزمێک بۆ ئەوەی هەنێ لایەنی هەیە، لایەنی کولتوری هەیە کە بەهاکانی مرۆڤ ئازادی تاک کەم ئەکاتەوە، ئەبێ ئەو شتانە سنووری بۆ بدابنێ. بۆ نمونە هەمووتان نەزانێت ئێستا لە فەیسبووکە هەموو باسی پەروازە. پەرواز کچێکی هونەرمەندە بەشداری کردووە لە بەرنامەیەەکە، ئەوە ئازادی تاکە، پەیوەندی بە ئازادی تاکەوە هەیە. کەس مافی ئەوەی نییە کە بڵێت ئەو بێ ئەخلاقە ئەو وایە ئەو ئەمەیە لەبەرەوەی بەشداری کردولەوە. وای لێ هاتووە بۆ نمونە وای لێ هاتوو تۆ لە وڵاتەکەی خۆتا ئازادی تاک مافە دیموکراتەکانی خۆتیان لێ زەوت کردووی لەو ڕێگانەوە. کەواتە ئەبێ بە چ شێوێک ئێمە کار بکەین؟ ئەبێ کار بکەین بۆ ئەوەی بتوانین مەسەلەی دیموکراتیەت پەرەپێ بدەین، قوڵیکەینەوە لە هەموو لایەنەکانی کۆمەلگایە، لە هەمان کاتە ئەبێ بیر لەو بکەینەوە ئەو شتانە مەسەلەی تایبەتن، ئازادی تاکن، کەسێکی کە مافی ئەوەی نییە. بەداخەوە لە کۆمەلگای ئێمەیە تاک ئازادی نییە. بۆ نمونە کە کەسێک بێوێ شوو بکە یا ژن بێنێ هەموو کۆمەلگا گروپ دەوری هەیە لەو شتەیە. تاک ئازادی نییە. تۆ بتەوێت شتێک لەبەرکەی ناتوانانی بە ئارەزوی خۆت لەبەریکێک ئەوە مافێک سادەترین مافی تۆی وەکو تاکێک ئەبێ بیر لە دەوروبەر بکەیتەوە. کە قسەیەک بکەیت ئەبێ بیر لە گروپ بکەیتەوە. ئەوان چی ئەڵێن؟ کەواتە گرنگترین شت بۆ ڕاماڵینی ئەو لایەنانەی کە هاتوتە ناو کۆمەلگای ئێمە و یا لە ناو کۆمەلگای ئێمە هەبوون و پەریان پێدراوە، ئازادی تاک سنووردار ئەکا ئەبێ هەوڵدن بە شێوەیەکی دیموکراتیانە بە میکانیزمێکی سەرکەوتوانە ئەو شتانە کەم بکەینەوە. و ئەمەش بە ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێ بەڕای من، بەڵکو ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە، چونکە ماوەیەکی زۆرە لە کوردستانە بەربڕەڵا کراوەتەوە بۆ زۆر لایەن کە شیاوی ئەوە نین جڵەوی کۆمەلگا، جڵەوی بیرکردنەوەی خەڵکی بگرنە دەست. ئەم جڵە و شلکردنە بۆ هەنێ لایەن وای کردووە تەنانەت کاری کردوتە سەر سیستەمی بیرکردنەوەی خەڵکەکە چۆن بیرەکاتەوە، چۆن تەقیمی خەڵک ئەکرێ، بە چ شێوەیەک کە گەیشتە ئەوەی تۆ سنووردار بکرێی سیستەمێک کە لە خزمەتی مافی مرۆڤانیە، خزمەتی تاکی مرۆڤانیە سنوور بۆ تۆ دابنێ، ئەمە بەڕاستی قۆناغێکی خەتەرناکە لە کۆمەلگای کوردەوانیە. لەوانەیە ئێمەی دەرەوەی وڵات زیاتر هەست بەو شتە بکەین، چونکە ئێمە کە بەردەوام کە ئەڕۆینەوە چێکن بەراورد دەکەین. ئەم بەراوردە وای لە ئێمە کردووە کە خێرا ڕەتفعلێکمان هەبێت، خێرا ناڕەزاییەکمان هەبێ، بەڵام ئێمە ئەبێت چی بکەین بۆی بتوانین ئەم ناڕەزایی ئێمە بتوانێت دەوری خۆی ببینێن لە کوردستانە، و ئەمە شکارێکی ئاسان نییە. لەبەرەوەی ئەو سیستەمێک کە ئێستا لە کوردستانە هەیە، ئەو سیستەمە نییە کە پێویستە بۆ ئەم قۆناغی ئێستا. ئەو سیستەمە نییە کە ڕێگە نەدا بە هەموو لایەنێک، ینی ڕاستە دیموکراتیەت ئەبێ هەبێ، بەڵام هەنێ شت هەیە لە کۆمەلگای ڕووەدا کارەکاتە سەر ڕوتی پێشکەوتنی کۆمەڵایەتی. بۆ من لە کوردستانی ئێمەیە ئەگەر سێکێک گۆڕانکاریەکی زۆر ڕووی داوە، لە ڕووی بینایەتەوە، لە ڕووی هوتێلەوە، لە ڕووی ڕێستەرانەوە، ئەم شتانە شتی زۆر باشە لە بیناسازی و لە پێشخستنی کۆمەلگایە، بەڵام لە هەمان کاتە شان بەشانی ئەم پێشکەوتنە ئەبێ پێشکەوتنێکی تر هەبێت کە پەیوەندی هەیە بە مینتاڵیسێت و عەقڵ و بیرکردنەوەی خەڵکی. لێرە ئێمە دواکەوتین، لەبەرەوە جۆرە ناکۆچێک دروست بووە لە بینی ئەوەی کە ئەبێ ڕوو بدا و کە ئەوەی ڕوئەدا. کولتوری هەر کۆمەلگایەک بێگومان کاریگەری لەسەر هەر تاکێکی ئەو کۆمەلگایە دەبێت. نووسەریش هەڵقوڵاوی ناو ئەو کۆمەلگایەیە. دەتوانین بزانین نووسەر لە ڕوانگەی ژنە نووسەرێکی کوردەوە چێە؟ نووسەر تاکێکە لەو کۆمەلگایە
کە ئەتوانم بڵێم لەوانەیە وەکو ئەڵێن بەهرەیەکی تایبەتی هەبێ لەوەی ئەوەی کە هەستی پێ ئەکا چۆن ئەیخاتە سەر لاپەڕەی کتێبێک بە شێوێک هەستەکانی دەرئەبڕێ بە شێوێک فەنتازیا بەکارەهێنێ. بەڕای من هەموو کەسی ئەتوانێت بێتە نووسەر، ینی بوون بە نووسەر کارێکی ینی بڵم ئەوە نییە، کارێکی زۆر گران نییە، هەموو کەسێ بیەوێ ئەتوانێت بێ بە نووسەر، بەڵام لەگەڵ هەنێ ئەزمموی تایبەتیە. نووسەر بە شێوەیەکی گشتی ژیاننامەی نووسەر کە لە خێزانەوە دەست پێەکە، دوایی لە گروپەوە دەست پێەکە، لە کۆمەلگاوە دەست پێەکە، کار ئەکاتە سەر چۆنیەتی دەربڕینی ئەزمموی خۆی یا بیرروبۆچوونی خۆی یا چۆنێتی شیکردنەوەی ئەو ڕووداوانی کە ئێوێ دەری ببڕێ. بۆیە ئەزمموی تا نووسەر وەک تاک وەک ئەندامێک لە کۆمەلگا کاریگەریەکی زۆری هەیە لەسەر نووسینەکانی. لە هەمان کاتە ڕۆشنبیری نووسەر ئاستی خوێنەواری شارەزایی لە ئەدەبی جیهان پەیوەندیەکانی لەگەڵ ئەو گۆڕانکارانی کە لە ناو لە دەرەوەی وڵات ڕوئەدەن. ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی بە بڕشتربوونی پێنووسی نووسەر و ڕاکێشانی خوێنەر بۆ پەرتووک و بابەتەکانیان و پەیوەندی نووسەر و دەوروبەر و بە بڕشتربوونی پێنووسەکەی خاڵگەلێکی گرنگن کە دەبنە هۆی ڕاکێشانی سرنجی خوێنەر و دروستکردنی پەیوەندیەکی واکە خوێنەر خۆی لە ناو نووسینەکەدا ببینێتەوە. بەڵام تا چەندە نووسەر دەتوانێ ڕۆڵی لە پیشاندانی ڕووی ڕاستەقینەی کللتوری وڵاتەکەی و کاریگەری لە دروستکردنی ئاڵوگۆڕدا هەبێ. بیتە نووسەرێکی باش زۆر شت هەیە کە کارت لێەکە، یەکوەکوتم ئەزمموی تایبەتی ڕادەی ڕۆشنبیری پەیوەندی نووسەر بە دەوروبەرەوە بە جیهانەوە وای لێکا جیهان بینیەکی بۆ دروستەکە. ئەو نووسەرە بە چ شێوەیەک ئەو شتێک کە ئێوێ ئەو ڕووداوی کە ئێوێ ئەو ڕۆمانی ئێوێ ئەو چۆنراوی ئێوێ دای ڕێژێ. اینجا بۆیە ئێمە ینی هەر نووسەرێک لە کاتێکا کە باسی کولتوری نەتەوەکەی خۆی ئەکا ئەبێ بە شێوەیەکی گشتی بیل لەوە بکاتەوە لە کولتورەکەی منە چی باشە و چی خراپە. ئەرشی ئێمە ئەوە نییە تەنیا باسی لایەنە باشەکانی کولتور بکەین، لە هەمان کاتە ئەبێ باسی لایەنە خراپەکانی بکەین و شی بکەینەوە ئەبێ ئێمە چی بکەین بۆ ئەوی بتوانین لە کۆمەلگایە کاریگەری خۆمان هەبێ وەکو نووسەرێک. ڕۆمانەکانی ڕێواز باس لە کولتور، کۆمەلگا، ژن، تند و تیژی، ئەنفال و زۆر دیاردەی دیکەی ناو کۆمەلگای کوردی و کۆمەلگاکانی دیکە دەکەن. ڕۆمانەکەی کە نووسیمە ڕۆمانی یەکەم ژن، ڕۆمانی دووهەم پرتەوی لێکترازان، ڕۆمانی سێهەم گڵچیای ڕۆحەکان، ڕۆمانی چوارەم لە ئامێزم بگرە. بابەتی ژن ڕۆمانی یەکەم ڕۆمان لەگەڵ دوا ڕۆمانم سەبارەت بە ژنە لە کۆمەلگایە. بابەتەکە لێوە دەست پێکا کە کۆمەڵە لە سەرەتاوە کۆمەڵە ژنێک دێنە ئەوروپا شوەکەن بەو پیاوانێک کە نیشتەجێ ئەوروپان هەرێکە بە مەبەستێکی تایبەتی باسی ژیانی ئەوانەکە ئەو گرفتانی کە تووشیانە بێ لە ژیانە. لە ئامێزم بگرە تاوکەری ڕۆمانی ژنە کە باسی ئەوەکە ئەم هەتاو لەگەڵ هاوڕێکانی چیان بەسەر هاتۆ. لە هەمان کاتە تێکەڵم کردووە بە ئەزمموی ژنانی وڵاتانی تر، بۆ نمونە سەمیرەیتیایە وڵاتێکی لە وڵاتێکی عەرەبیەوە هاتووە، ئۆڵگەیتیایە وڵاتێکی لە ڕووسیاوە هاتووە کە نوێنەری وەکو نوێنەری وڵاتی ئەوروپام داناوە. لە هەمان کاتە باسی ساراکەم کە ژنێکی سویدیە. یعنی ئەمەوێ لە هەردوو ڕۆمانەکە باسی ئەو بکەم کە مەسەلەی خۆشەویستی و پەیوەندەکانی مرۆڤ لە هەر شوێنێکا بێ وەکو یەکوایە، هەمان ناوڕۆکی مرۆڤایەتی هەیە. لە هەمان کاتە مەسلەی چەسانەوەی ژن و ئەو تونندوتیژێ کە بەرامبەر ژن ئەکرێ لە هەموو وڵاتانی جیهانە هەیە، بەڵام لە هەر وڵاتێک ئەگۆڕێ بەپێی ئەو سیستەمە ئابووری و کۆمەڵاتی کە لە وڵاتانە هەیە. دانی زانیاری بە منداڵ و کاریگەری کتێب و نووسین بە زمانی منداڵان لەسەر دروستبوونی بنەمایەکی فکری لە لای منداڵ یەکێک لە ئەرکە گرنگەکانی نووسەر. بەشێکیان کتێبی فاکتەیە بۆ نووسەر لەسەر ئاژەڵ، لەسەر باڵندە، لەسەر گۆڵ، لەسەر دارەکانی کوردستانە. بەشێکی چیرۆکە خۆی کردومە بە سێ بەشەوە، تەمەنی 1 ساڵە تا 5 ساڵ، دوای 6 تا 7 ساڵ، دوای 7 تا 9 ساڵ. بەشێکی بە شێوەی چیرۆک بۆ مناڵان دامناوە. بەشێکی کەش لە ڕێگەی چیرۆکەوە فاکتە زانیاری ئەدەم بە مناڵ، ینی بۆ ئەوەی خوێندنەوەی بۆ مناڵ شتێکی وشک نەبێ.
چیرۆکەکان زیاتر باس لە ژیانی مناڵەکە مثلەن کڕۆکت چۆنن لە ماڵەوە بۆ نمونە چۆن شەڕەکەن چۆن حەزیان لە خۆشتن نییە چۆنێکێکیان نەخۆشەویکان ئەوێ نەخۆش بێ بۆی لە ماڵەوە بێ هەموو دەربڕە ینی وێنە ئەدەم بە مناڵ لەسەر ژیانی مناڵ خۆیان و ئەمەش گرنگە مناڵ لەسەر خۆی بخوێنێتەوە و هەوڵشم داوە بە زمانی مناڵ بنووسم بەداخە ئەو شتانی کە لە کوردستانە ئەنووسرێ بۆ مناڵان ئەو کتێبانن کە بە عەقڵی گەورە بە زمانی گەورە ئەنووسن لەبەرەوە مناڵ ئەوەندە حەزی لە کتێب خوێندنەوە نییە بەڵام ئەگەر بێت و لە ژینگەی خۆیان و بە زمانی خۆیان باسی خۆیانیان بۆ بکەی دڵنیام لەوەی کە وردەوردە مناڵانی کوردستان فێری خوێندنەوە بن. بابەتی توندوتیژی و کردداری توندوتیژی لەسەر ژن دیاردەیەکە کە لە زۆر لە وڵاتانی جیهانیدا هەیە بەڵام لە هەر وڵاتە بە شێوەی جیاواز. ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ژن لە کوردستاندا تا چ ڕادەیەکە و بۆچی دەگەڕێتەوە. دیارە هۆکارەکان یەکجار زۆرن پلەی یەکەم من ئەتوانم بڵێم ناجێگیری بارودۆخی سیاسی ناجێگیری بارودۆخی ئابووری دەسەڵاتی حزب لەناو لە دەستگاکانی بەڕێوەبردن لە یاسا ئەوانە هەمووی کاریگەری خۆی هەیە هەروەها بەرفراوانی دەسەڵاتی ئاین لەناو کۆمەڵگەیە تێکەڵکردنی ئاین لەگەڵ یاسا لەگەڵ بەڕێوەبردن لەگەڵ سیاست ئەوانە هەمووی کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر ئەوەی کەوا کۆمەڵگە بەرەو دواوە ڕوات. ڕێواز ئەحمەد لە دایکبووی باشووری کوردستانە و زیاتر لە 20 ساڵە لە وڵاتی سوید دەژی و ماستەری لە ئەدەبی ڕووسی هەیە و لە وڵاتی سویدیش ماستەری لە کاتی ئێستادا مامۆستای زمانەکانی کوردی و سویدیە لە وڵاتی سوید. خاتوو ڕێواز خاوەنی 4 ڕۆمان و 40 پەرتووکی منداڵانە.